سەربازی وەنی ئەم جارە ململانێ دەکات لە پێناودا بینکردنی مادەیەک کەمانەوەی ژیان ئاوەدانی و شارستانیەتی پێوەبەندە. ئەو ژیانی خۆی کردۆتە قوربانی بۆ تێرکردنی حەز و تێنوێتی سەدان هەزار مرۆڤ. ماوەی 30 ساڵە هەموو بەرە بەیانیەکی زوو چاو هەڵدێنێ بۆ پەیداکردنی بژێوی ژیان. سەرەتای هەر بەرە بەیانێکیش یەکەم کاریش کاندنی تێنوێتی گوڵ و گوڵزارەکانیەتی و ئاویان بۆ دەدات. هەموو تەمەنی تەرخان کردووە بۆ شەڕکردن لەگەڵ دوژمنێکی شاراوە، جوانی و سوود و گرنگی مادەیەک کە ژیان بەستراوەتەوە بە پاک و خاوێنی و بێگەردی ئەو مادەیە، ئەویش ئاوە، بۆیە دەگوترێت ئاو واتە ئاوەدانی. ئاو سەرچاوی ژیانە، لازمە هەمومان پارێزگاری لێ بکەین، بیپارێزین، بە فیڕۆینین، تەماشاکەین لەسەر جادەکان، کابرا ساراشۆ لێ بۆتەوە هیچێکی باوەکەینێ بەرەڵای کردو، ئەمە زۆر زەرەرە بەخشە بە هەمومان. کەسانی کەن کە بۆ پاراستنی ئاو بۆ پاکردنەوەی ئەو زەحمەت دەکێشن، ئێمە ژبێ هەوڵ بدەین ئەو زەحمەتی ئەوان بە فیرۆ نەدەین و لە بەکارهێنانی ئاو دقت بکەین و جوانی بەکاربێنین. کەسانێکی زۆر هەیە کە ئەو پاک دەکەنەوە بۆ تەندروستی ئێمە، بۆیە ئێمەش دەبێت پارێزگاری لێ بکەین، زۆر سوپاسیان دەکەین. بە فیرۆنەدانی ئاو ئەرکێکی پیرۆز و نیشتیمانیە، پێویستە لەسەر هەر تاکێکی کۆمەڵگا بە پیر و گەنج و مناڵەوە بە فیرۆینەیە، چونکە ئاو سامانێکی سروشتی و نەتەوەیی.
هۆی بەردەوامی کارکردنی ئەم پرۆژەیە. زۆر جار ئامێر و ئاوکێشەکان لە کار دەکەون، بەڵام حاجی و هاوکارەکانی دەم و دەست بە چاکردنەوەی دەکەن و بۆ ئەوەی پرۆژەکە لە کار نەکەوێ و ئاویش بە زووترین کات بگات بە هاوڵاتیان. تاریق هەر بە درێژایی مێژووی ژیانی هەر لە خەبات بووە لە خەباتی با بڵێن وەکو پێشمەرگەیەک چۆن لە سەنگر بووە، ئەویش وەکو پێشمەرگەیەک وا بووە لە سنگری گەیاندنی خزمەتگوزاریەکان بە هاوڵاتیان، بە تایبەتی دابینکردنی ئاوی خواردنەوەی پێویست بۆ هاوڵاتیانی خەڵکی هەولێر. حاجی تاریق یەکێکە لە کۆنترین کارمەندانی ئەو بەشە کە تا ئێستا ماوە، لە زیاتر لە 30 ساڵە ئەوەی من طبعاً پێشی ئێمە بووە کار دەکا. ئەگەر وەصفی ئەو بکەم ئەتوانم بڵێم بە چەند سیفەتێک بە کورتی. یەکەم ڕاستگۆی لە ڕەفتار، ڕاستگۆیە لە ڕەفتارەکانی و بەردەوامە لە کردار و زۆر وردبین و زانستە لە ئیشەکانی. توانیەتی وەکو یەکێک لە کارمەندەکان بچیتە زۆربەی کون و کەلەبەرەکانی ئەم پرۆسەی پاڵاوتنی ئاو. جا بەڕاستی زۆر پێوە سەربەرزین ئێمە هەم وەکو ئەم بەشەی خۆمان، هەم وەکو سێکتەری ئاو لە هەولێر، و ئەتوانین بڵێن وەکو یەکێک لە دڵسۆزانی ئەم نیشتیمانە. ئەوەی کە لێری ژەکە وەک کارمەندەکان باومیانە بە گەورە و بچکەیانە وەکو سەربازی شوێن لە بواری خۆیان شتی بە جوانی ڕێک پێشی دەکەن. نمونە مەسەڵەن کاک حاجی کە دێر زمانێکی زۆرە، ینی خەباتێکی زۆر جوانی کردیە، خزمەتێکی جوانی بەو شارە کردیە. حاجی تاریق لێرە هەموو کەس دەیناسێ کە زۆر ماندووە لەو ئیشە، زۆر دەست بردە و دەتوانێت زۆر شت بکە. ئێمە بەش بەخۆم ینی ئافرین و دەست خۆشی لێ دەکەین کە ماندووە لەگەڵ ئێمە. ئەم ئاوەڵێل و قوڕاویە تێنویەتی سەدان هەزار کەس لە شاری هەولێر و دەوروبەری دەشکێنێ و پێداویستیەکانی ئاویان بۆ دابین دەکات. ئەم تێرکردنەش بەم شێوەیە پیس و لێرە نابێت، بەڵکو حاجی و هاوپیشەکانی ئەم کارە ئەنجام دەدەن بۆ پاکردنەوەی ئاوەکە. ماوەی 36 ساڵە ئەو کارە ئەنجام دەدەم. ئەو پیشەی ڕغبەتی هیوایەتم لێ بوو، هەتا ئێستاشا بەردەوامم. پێشی ئەوەی بێم لەو بوارە ئیشێ بکەم، طبعاً دەرچووی ئامادەی پیشەسازی هەولێر ساڵی 75-76 لە بواری کارەبای.
لۆ هاتمە دارێ ئاوێ لەبەرەوەی گرنگی ئاو پێویستی ئاو لۆ ژیانی هەموو بوونەوەران زۆرم بە باش زانی ئەوە یەک لە هۆکارەکان بوو بەردەوام بوو دوای چوومە عسکەری لە عسکەر هاتمە ئەو پرۆژەیە ئێستا لە ساڵی 1970 بەردەوامە لەو پرۆژەی تەسفیەی ئاوی هەولێر کە یەکەم پرۆژە بوو لە شەرقی ئەوسەط لە ساڵی 82 82 کەوتە ئیش ئەو بوو لە دارای ئاوی وەرگیرام الحەمدولله هاتمە ئێرە و لێرەش ئیشێکی زۆر کەتە سەرشانم لەبەرەوەی متمانەیان زۆر بە من دەکرد مدیری یەکەمی دارەی ئاو کە ناوی ڕەفعەت جەرجیز بوو ئەمنی لێرە نەقلی ئێرە کرد کە لەگەر ئیتاڵیەکان معلوماتیان لەگە وەرگرم ئەو 2 ساڵەی کە ئەوان ئیشیان لێرە مابوو ئەمش لەگەریان دەستم بە ئیشێ کرد معلوماتم لێیان وەرگرت ئەو معلوماتە ئێستا زۆر ئیسفادەم لێیان کرد ئەو بوو دەستم پێکرد لە زیاتی وان خاوێنکردنەوەی ئاو شەب تێکردن وەڵا بە شانانە شەبم بەسەر یەخستیە ئەنجین کرێنە کارەبای ئیشی نەدەکرد بە شەمە شەبمان لە حەوزێ دەکرد کلۆر بەخۆی قەنینەی کلۆر بەتاڵە بوو خۆم پڕم دەکرد خۆم دەمگۆڕی خۆم جیازەکانم خاوێن دەکردەوە خۆم ئیشم پێ دەکرد هەتا ماوەیەکی باش کۆنتڕۆڵێکی ساکم کرد ئەو شێروەی لە ئیفرازی دێتن کە 6 پمپان هەیە سواری 24 ساعت لە ئیشە هەر پمپەکی 720 متر مکعب ئاوی دەفع دەکات لە ساعتێکی دێتە ئێرە بە شێلواتی بە پیسی هەرچی بێت تێدایە زێ بە خۆتان دەزانن هەموو گوند ئەو گوند و ئەو شارۆچکانی سەرڕێی ئەو ڕۆیان تێدەکەن و زبلیان تێدەکەن و ئەو زۆر بە پیسی دەگات ئێرە لێرە 3 حەوزی نیشتەوەمان هەیە گەورە لەو حەوزانە دەیمەندێنین دەینشێنینەوە کات لێرە دەورە هەیە کات هەتا کاتەکەی زۆرتر بی نیشتنەوەکە ئەو خڕت و خاڵی پیساتی ناوی زیاتر دەنیشی کو دەنیشیەوە مادەی شەوی تێدەکەین لەبەرەوەی زۆر شتێ لە ناو ئاوێ نانیشی ئاوا دەبی ئەوەش پەسەند نییە لۆ خواردنەوەی ئەو شەبەی تێدەکەین وەکو بلێ قورسی دەکات ئەوەی کە غێری ئاوا قورسی دەکە زوو دەنیشێنی بەس ئاوەکە دەهێریتەوە بە سافی ئەو ئاوەکە دێتێ دەرێ بە سافی دێتێ دەرێ لێ دڵنیایە دێتە ناو فترات هەندێک شتی شەیە ئاوا دەبی بەڵام لە ناو فترات ئەو شتە ئاوا نابی لە ناو فترات هەمووی قومەکی مەساماتی ورد لە بنەوە نۆزڵی گزکەی وردی هەیە کونی گزکەی هەیە شتی لێ ئاوا نابی ئەوەی لەوێ قورتار بۆ لێرە قورتار نابی دەمینێتەوە یعنی هەرچی برێت و ئەوەی لەگا ئاوێ هاتبی لێرە دەمینێت و ناو فترات دەمینێتەوە کە لە فترات دەرچوو دەستاوە ناو حەوزی پێش خواردنەوەی حەوزی گەورە هەیە 3000 متر مکعبی دەگری پێش خواردنەوەی کلۆری تێدەکەن ئەوجار ئەو کلۆرە لۆ چییە شەبمان تێکرد گوتمان ئەو خەت و خاڵەی ناوی قورسبی بنیشی زوو لۆمان خاوێن کاتەوە ئێستا خاوێن موویتەوە ئێستا پێستمان بەچێ پێستمان بە تەقیمە ئایا میکرۆبی تێدایە بۆنەشی پیسی تێدایە شتێک ئاوا بووە لەو کونە مەساماتانە ئەمە نابینی بۆ خاطر دڵمان مطمئین بی پێشەوەی خەڵک تووشی نەخۆشی و شتوابی ئەمە کلۆرە تێدەکەین ئەو کلۆرەشی خەستی لۆ تێدەکەین هەتا دەگاتە ناو تۆڕەکانی ئاوی هەولێر ئەو کلۆرە هەموو پیساتێکی یان بەبێ منەت بە دڵنیایی خەرشی هەولێرێ ئەو ئاوەی کە دەخۆنەوە لەو مەشروعانە لەو ئاوە کۆدیانەیە کە دەفرۆشن لە بازار خاوێنتر تەقدیم کرا بۆ دنیابوون لە خاوێنی خەرچی هەولێر دنیا بنەوەکەوە ئاوا خاوێنە لەو کۆدیانەی بازار دەفرۆش لەوێش خاوێنترا شعبەیەکی گەورەمان هەیە فەخسی مختبەری هەموو بیرەکانی هەولێر و هەموو پرۆژەکانی هەولێر سەعات بە سەعات دێن فەخسی دەکەن مەعادەی ئەمەش لە دایرەی تەندروستی هەولێر گروپەکەیە دێن بەبێ پرسیمە بەبێ ئاگداریمە دێنە ناو پرۆژەی نمونەیەکی وەردەگرن دەبەن فەحسەکەن هەر خەلەلەکەبی یەکسەر محاسەبەمان دەکەن و دێن هەشیارمان دەکەنەوە دەرێ ئاوتان فلان خەلەی تێدا هەیە بە هاوکاری هەردوو لایەمان دڵنیان دەکەنەوە کە خەرچی هەولێر ئاوەشی پاک و خاوێن بەبێ ترس بیخۆنەوە و داواکارشم لە خەرچی هەولێرێ بزانن ئەگەر ئەو ئاوە بەس ئەزیەتێک دەیانگاتێ بەس پارەیەک مەسروف دەکرێت دەیانگاتێ وەڵاهی بە پیاڵە سەرفی دەکەن
پێش زۆری مەترسی یەکیان بڵێن خنکانە چونکەمان لە ڕۆ حەوزەکان ئەوەکانە کە هاتوچی دەکەین کە ئیشێ دەکەین بۆ دەبێ ئینسان سەری دەسوڵێ شتێک دەبێ هەڵەشی دەکا بکەیتە ناو حەوزەکە احتمال هەیە بخنچێت ئەوە یەک لە مەترسیەکانە مەترسێشتکە کلۆر بۆ دەبێ کلۆر بۆڕێ کلۆر دێتەقی قفرێ دێتەقی تەسەڕوب دەکا نەکەر ئەمە لۆ هاوڵاتان دەبێتە مەترسی چونکە ئەوە تەنەکو 100 کیلۆ ژەهری تێدایە ئەمە بەو ژەهرەی ئاوی تاقیم دەکەین نسبەتێکی کەم دوو بەش لە 2 ملیۆنی یعنی دوو بەش کلۆراوی جیراو 2 ملیۆن بەش ئاو بەخاطر ئەو میکرۆبە تێدا بکوژی جارێ وادەی زۆرش ڕوویدایە چەندجار ڕوویدایە جارێک وا ڕوویدا لەناو مەشروعی قفلی قەنینەک تەقی لە زمانی هەشتاەکان بوو کوڕێکی من لەوانە ناو لانچێ بوو تێک چوو ئێستاش تەواو نییە کوڕەکەی کەپوو گەرومان هەموو ئەم لە حتى 12 شێو لە خستەکانە تەواوی مامەوە ئاسایش ئەمنی حکوومەتی بەعەز ئەمنیان گرت خەربی ئەعدامم بکەن خوا ڕەحمی کرد خوا نەزاتی دام گەروم کەپوم ئێستا من بۆنم نییە هیچ هەست بە بۆ ناکەم بۆنم نەمایە حتا تاوە نەسووتێن هەست پێ ناکەم ئەوە یەک لە کێشە گەورەکانە نەفەرەکەمان لێرە کارمەند بوو جاحیل بوو کەتە ناو حەوزی ئەوەی خنکا مرد دەستین دەلێ فتەریشی ناکە دەتوو دەست درێژ دەکەی لۆ ئەو قاتعانە لەو شتانە دەست بۆ کاربای درێژ دەکەی و دەبی توش کێشێش کاربای دەبی یان مادی یان فکر لەسەرە یان هەڵەشی دەکەی حیات لەسەر دادنی کاربای لێ دەدا ئەو هەموو کێشەی ئەوانە یەک لە مەسئولەتە گەورەکانی کە لەسەر شانی مەیە ئەو گروپەی کە کارەباری مەشروعی دەژێڕی ئەو کلۆرە کامە دەرێن 2 پارت پێر ملیۆن 2 پارت پێر ملیۆن 2 بەش لە ملیۆن ئەگەر ئەو 2 بەشە ببیتە 4 بەش لە ملیۆن 4 پارت پێر ملیۆن هەموو خەرچی هەولێر تووشی زگسوو دەبی ئەوەی کە ئاوی لە مەشروع دەفاتەوە ڕێخۆلێ لووسەکە دیواری لە خۆڕێ لووسەکە خەڵک تووشی زگسوو دەبی ئیسحالەیەکی پیس لەوانەیە ڕاستە مەحەڵە تووشی مردنیش ببی لۆی ئەو مراقبە بەقووەتە 24 ساعات كل سری ساعاتك دفتر موجود حمود نووسێ مراقبە دەکرێت کلۆر دەستن سەردانی دەکەن بزانن ئایا زیاد بووە کەم بووە ئەوە ئەگەر یەک زار هەڵەیەک ڕوو بدا لە ساڵی هەشتاوە حتا ئێستا هەڵە وای ڕووی نەدایە بەس یەک زار ڕوو بدا نەکرد ئەمە لێرە ئەو لێر کردتەشی هەولێرش توش ئەو مسئولەتە گەورەی دەبێت بەس ئەو مسئولەتە وەی لێکردینە کە چاومان نەکەوتە سەر یەک دائیمەن چاومان لێ بابم زۆر تووشی مەترسی بووە لەسەر ئەو پیشەیە کە هیتی یەک لەوانە ئێستا بابم هەستی بۆنکردنی نەمایە هەمووی بەهۆی تەقینی کلۆر و مەسەڵەن 150 جێی لەدەستدایە ئەو لەناو لەبەرەوەی زۆربەی کاتەکان لەناو مزەخات و ئەو شتانە بووە ئەو سەوتانە زۆر زۆر تەسیریان لە بۆ سەر بابم هەبووە زیانی بابم بەڕاستی لەوەتی چاوم کردیتەوە دەیبینم هەر لەناوی ئیشێ زۆر ماندیە ینی ئەوەندی لەناو ئیشەکەی دەمدیت نەمدەدیت لەگەڵ مەبی بەڕاستی لە پرۆژەکانی هەولێرێ لە پرۆژەکانی دەوروبەری هەولێرێ هەر ئەوەی داخلی کوردستانە لە هەمووی بەشداری کردیە و زۆر ماندی بووە و زۆر کات هەبوو مایتەوە لەوێ شەوێ لە پەرەپێدان و بەرەو پێشبردننی پرۆژەکەونەکان خاستن نوێکردنەوەیان زۆر بەشداری کردیا زۆر جاران دەماوە لێن دەرە بە هەفتە نەمان دەدیت ئەمە من وەکو بچی حاج دارێق زۆر شانازی پێوە دەکەم چکە ئەو زۆر ڕێنیشان دەرمانە لە کەم سەرفکردنی ئاو چکە زۆر ماندیە زۆر کاتوەیە میوڕانان دێتەوە پێڕانا گەبێنانەکەی بخوا بە دوو ئیشەکانیت کە دەکەوی لە هەر شوێنێک شتێک تێکچوونەک هەبی زوو دەچی چاچی دەکاتەوە من وەکو کچی گەورەی حاجدارق لەوەتەی بەبیرم دێ و باوی خۆمم دیتیا هەموو هەوڵی خۆی هەر تەرخان کردە لە بۆ ینی خزمەتکردنی خەڵکی ینی جاریوە هەبووە کە حەوشمان دەشوشت یان ئاوەکمان زیاد بەکار دەهێنا زۆری پێ ناخۆش بوو یان دەبا ئەو مالە بەرچاوی بزر بە ئەوزی ئیشمان بکرد بە ئاوی ئەگەر نەقەت نەدێش دەگە و خەڵکە زۆر بێ ئاوە لەوەتەی کاک حاجی جیرانمانەوە من چاوم کردیتەوە هەر جۆبیست بووم کەوا کاک حاجی ینی خزمەت بە خەڵک دەکات و لەگەڵ باوم پێکەوەنە لە دەوام
هەر ینی خزمەتی خەڵک دەکات بۆ ئاوەکان پاک بکاتەوە کە ئەمە لە ماڵی ئاو دەخۆینەوە ئاوێکی پاک و سازگار هەردوو بۆ کاک حاجی دەکەین. خێزانەکان پاڵپشتم دەکە لە مالێ ماڵەوەش هەم پاپشتم دەکەن لەبەر ئەوەی ئەمن کە زۆر خۆم تەرخان کردێلەوە ئێرە زۆربەی کاتم بە لۆ خزمەتی ئێرە دەستە سەری ئەو ڕاتبکە لێرە وەردەگرم ئێستا حاڵیان ژیانم یعنی تەمین ناکاتم لەبەرەوە هیچ وارداتەکەم نییە لە هیچ جێیەکی نا مەسەڵەن تەکسیم هەبێ ئیشێ بکەم نا خانەکەم بکرێە نە دوکانەکەم بکرێە بەس بۆ ئەوەندەی ینی کۆشیبی خۆمەڵاگەتەوە ئیدارای پێ دەکەم بەس پەشیشم ناکە ینی بەڕاستی ئەتوانم بڵێم پەشی نیوە ژیانشم ناکە حالیان ئێستا دەسەر ڕقمە ئەوە شەر واز لە ئیشەکەی ناینم و ئیشەکەم پێ گرنگە و پێ ئەرکەشی نیشتمانەیە و ئەرکەشی ئینسانیە بۆ قەزیە ئاوە ینی پاشەکەشێم بە سەبەی ئەوەیەکە ڕاتمانەوەها ئەوای بەسەر هاتیە پاشەکەشێم لێشێ نەکردووە. لۆ نیوەی هەولێرێ ئاوامان دابین دەکرد لەبەرەوەی هەولێر گچکە بوو هەندێک ئێستاوا فراوان نەبوو ئەو ئاوە پەش دەکرد و دەماوە ئێستا هەر دەرێ بێ هەر دەرێ بێ بوویتە حوت ئێستا زەیەکەیانەوە بشێنمە هەولێرێ حەد دەرێن ئای هاوار ئامان نییە وێ ڕناگەن و ئاوی پێداکە ئەو عالەمە دەست بە ئاویدا ناگری یعنی خاستان ئافرەتەکان ئافرەتی هەولێرێ بلێن داواکارم بێیان هەیە ینی واتێ نەکەن سێزەی دانیشتینە حسابی زێملو نەکەن کە ئاوی سەرفەکەن حسابی ئەوم لەوکەن ئەو ئاوە کە دەبینن کو پیا بە و کو هاتە بەدەستیان ڕێزی لێبینێن حورمەتی لێبینێن لە پێویست زیاتر بەکارینێن ئەوەندەم لێیان دێت. ئەمانە خۆشم بە بەردەوامی فعلا بە بەردەوامی گارەگار و سەقسەقم لە گەریانە یعنی ناو حەوشی دەشم یعنی پیسە پێویستی بەشوشتنی هەیە کە دەشو ئەم زەگەم دێشی و شەڕێن لەگە دەکەم دەرێ باشە ئەمە لێرەش ئاوی سرف نەکەی ئەم لەناو لەسەر پشتی ئاوێنێ بابە ئەنگۆ ئاگەتەن لێنێ ئەم ئەوە بەس حاڵش پیا دەکەم ئەنگۆ بزانن چەند بە زەحمەت پیا دەبی جێشکە شێرن زبلەکەی لا ببەن ئەجو دوای ئاوەشی لێدەن ئەوم بە زەبری ئاوەکەی زبلەکەش لا دەبن ئەم بەوەی دڵم پێدێشی و معدل سەق و گاڵەگەرم لەگەران هەیە ڕاستە یان هەتا ڕادەیەکی جۆرارم دەبن بە زۆر زارش کەلەوێ نابن دەبەزێنن فرسەتی وەردەگەن دەرێ باوە لێرینە بشۆن لەمێ لێرە سوپاس ئەو کەسانە بکەم کە لە بواری ئاو خزمەتی ئاو دەکەن چاوێن لە ئاوەیە لەنا ئەو تیمانێکە لۆچاکردنی ئاو هەڵدەستن ئەو تیمانێکە شەو ڕۆژ مراقبەی تەسفیە و خاوێنکردن و تاقیمکردنی ئاوی دەکەن جەماعەتی مەشروعەکان هەموویان بۆ سوپاسێک هەر هاوڵاتیەکیش دەکەم ئەگەر ڕۆژێ یەک گلاس ئاوم لۆ بژێڕیتەوە بە فیڕۆی نەداتن ئەم مەمنونی دەبم حکوومەتیش مەمنونی دەبی خۆش لێ ڕازی دەبی. جنابی کاک حاجی تارق لەو ماوەیە کە ئەمن ئیشم لەگە کردووە طبعاً بێگومان پێشی ئەو فترەش لەوێن درێبووە لەو شوێنە کاری کردووە هیچ ڕۆژێک لە ڕۆژان نەیزانێ ئایا جمعەیە یاخود عوتڵەیە یاخود جەژنە یاخود پاشدەوامە هەردەم کە داوامان لێ کردووە ئیشمان پێ کردووە یەنگە زۆر جار پێش ئەوەی ئێمە پێ بڵێن ڕەنگە بەخۆی خەلالەکەی زانیوە چوە ئیشەکانی چارەسەر کردووە لە خزمەتی شاری هەولێر بۆ ئەوی بتوانی ئاوێکی ڕێکوپێک ئەوانە کاتن شاری هەولێر بێ ئاو بن ئەو بڕ ئاوەی کە دروست دەکرێتن بە شێوێکی ئاسان نییە. نمونەی زۆر لە نمونەی لە کاک حاجی تارق و هاوشێوەکانی لە پرۆژەکانی ئیش دەکەن دەست بگرتن بەو ئاوە یاخود بەکارهێنانی ئەوە بە شێوەیەکی نادروست ڕەنگە زەرەر هەم لە حکوومەتی هەرێمی کوردستاندا هەموا دەکە ئەو ڕەنجەی کە هاوشێوەکانی کاک حاجی تارق و حاجی تارق ئەو ماندیبوونێ دەکەن بە فیڕۆتیتن هیوادارم لەو بەرنمەیەکە ئێوە ئاماژە دابینی دەکەین ئەو ڕووەکەشە جوانەی ئەو هاوڵاتیانەیە کە خۆیان تەمەنی خۆیان لەو ئیشەدا سەر کردووە پیشان بدرێ هیوادارم شێوەی کاک حاجی تارق هەموو بتانین لە شاشەکاندا پیشان بدرێن ئەوە بەنەوەی نوێدا بدرێن
کە ئێمەی کورد خاوەنی ئەو هەموو مێژوێنە خاوەنی ئەو هەموو خەڵکانەیەکە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ ئاوادانکردنەوە بۆ کەشەکردنی کوردستان. دیاری تەلەڤیزیۆنی کوردستان 24 پێشکەش بە کاک حاجی تاڕق دەکەن پاش ئەو هەموو ماندیبوون و شەونخوونیەی کە پێشکەشی کردیە لە ژیانی خۆی بۆ هاوڵاتیانی شاری هەولێر. هیوادانی نمونەی هەر زۆر بیتن، هەروە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆ پاڵپشتی لێ دەکەین و پاڵپشتی هەموو ئەو فەرمانبەرانەش دەکەین کە هاوشێوەی کاک حاجی تاڕقن. دەستت خۆش بێ کاک حاجی تاڕق، پیرۆزبایی لێ دەکەین هەر سەرکەوتوی. بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆکان ئێمەش لە بەرنامەی سەربازیون هەدیەشی خۆمان هەیە پێشکەشی دەکەین بە کاک حاجی تاڕق. پیرۆز.